قوتابخانەی ئاسۆی بنەڕەتی یەکێکە لە قوتابخانەکانی ناحەی ڕزگاری دوای دواخستنی بۆ ماوەی 18 ڕۆژ دەوامی ئاسایی تێدا کرایەوە. ژمارەی خوێندکارەکانی ئەو قوتابخانەی سنووری گەرمیان 1000 خوێندکارە و مامۆستایەکانی لەگەڵ خوێندکارەکانیدا یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندنی دواکەوتوی قوتابخانەکەیان لێدا. ئێمە وەک کۆمەڵێ لە بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستایانی قوتابخانەی ڕزگاری بڕیارمانداوە لە ئەمڕۆ دەستکەین بە دەوام لە ڕۆژی سێشەمەوە بە ڕەسمی داوامان لە هەموو خوێندکار و کەسوکاری خوێندکاران کردووە کەوا دەوام دەست پێکاتەوە. ئەمڕۆژ من کە دەوام کردووە 100 مامۆستا خوێندکارەکانم ئامادە بوو. وەک ساڵێکی نوێ شەقامەکانی ناحەی ڕزگاری جوڵەی خوێندکارەکانی تێکەوت و بە پێی زانیاریەکان لە کۆی 17 قوتابخانەی سنووری ناحەی ڕزگاری 14 بەڕێوەبەری قوتابخانەیان بڕیاری دەوامکردنیان داوە. داواکارم لە مامۆساکان مامۆستا بەڕێزەکانمان بگەڕێنەوە ژووری خوێندن و ئێمە هیچ تاوانێکمان نییە. دیارە کە سەرۆکی هەرێمی کوردستان موچە بە مامۆساکانمان نادات و بەڵام ئێمە هیچ تاوانێکمان نییە کە ئێمە دوا بکەوین لە خوێندن و زانیاریەکانمان. پێشەوانی ناحەی ڕزگاری هیچ قوتابخانەیەکی قەزای کەلار دەوامی تێدا نەکرا و بایکۆتکردن وەک ڕۆژانی ڕابردوو لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە بەردەوام بوو. بەردەم پەروەردەی کەلار بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو بۆ گۆڕەپانی گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانی فەرمانگەکانی سنوورەکە. خۆشبەختانە ئەم ڕۆژ درێژەمان بایکۆتکردنی دەوامدا و بەردەوام ئەبین تاکۆ و کاتەی بەرپرسە ناپەرپرسەکانی ئەم حکوومەتی هەرێمە یاخود بەرپرسانی وەزارەتی پەروەردە جوابێکی ئیجابی باشی مامۆستایان ئەدەنەوە. بە یەکلاخستنی قەیرانەکان من خۆم کرێچین بەچی مانگی 2 وەرەقە 3 وەرەقە کرێ بم معاشێکیان بۆ هێناوین فریای هیچ ناکەوین بەچی ئابین ناهێنینەوە بە ماڵەوە داواکارم لە حکوومەتی هەرێم بەخۆیان بچێتەوە ئاوڕێ لە مامۆسایان و فەرمانبەران باتەوە ئیتر بەسە تاکەی گەندەڵی و دزی خەڵک تووڕێیە میلەت تووڕێ. بەپێی ئامارەکان لە سنووری گەرمیاندا نزیکەی 90,000 خوێندکار و 9,000 مامۆستا و 365 قوتابخانەی ئامادەیی و بنەڕەتی هەیە. مەریوان حەسەن NRT گەرمیان. 250 مامۆستا لە زانکۆی گەرمیانە هەیە.